33 ساڵ بەسەر یەکەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تێپەڕ دەبێت. لەو کاتەوە تاکو ئێستا نەتوانراوە پەرلەمان ڕۆڵ بگێڕێت. هەر کاتێکیش جم و جۆڵێکی کردبێت بەهێز و چەک سەرکوت کراوە. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت دار کە خوار بوو سێبەرەکەشی خوار دەبێت. پارتی و یەکێتیش لە سەرەتای حکومڕانیانەوە تاکو ئێستا بە خواری هێناویانە. داواری ئەڵێت دار کە خوار بوو سێبەرەکەشی خوارە. بەداخەوە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە سەرەتاکەی کە لە 95 کە ئەمڕۆ ئەو ساڵیادەیە 95 92 دەستی پێکرد کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو ئەلێەوە بە خواری هات. بەداخەوە ئەوە بوو بە هۆکارێک بۆ ئەوەی کۆی حکومڕانی جۆرێک لە نەنگی و لەنگیشی تێدا بێت کە ئەوەی کەی بینین ئێستا ئەمڕۆ پاش 7 مانگ زیاتر هەڵبژاردن کراوە پەرلەمان ناتوانێت کۆبوونەوە بکات کە هەمووشی هۆکارەکەی ئەو دوو حیزبەیە کە سەرەتا هەڵبژاردن کرا بە تەزویرات کردیان پەرلەمانیان کرد بە دوو بەشەوە هەرێمی کوردستانیان کرد بە دوو بەشەوە. لای خۆیەوە چاودێرێکی سیاسی دەڵێت نەبوونی فەلسەفەی دەوڵەتداری و نەبوونی پلانی ستراتیژی بۆ بەڕێوەبردننی پەرلەمان لەلایەن پارتی و یەکێتیەوە هۆکاری سەرەکیە بۆ شکاندنی ئیرادەی پەرلەمان. هەر بۆیە شەرعیەتی شۆڕژگێڕیان کردووە بە پێوەر. بەڕاستی هۆکاری ئەم بێ ئەرزشی و شکۆشکاندن و لە ئیرادەخستنی پەرلەمان بۆ دەگەڕێنمەوە کە یەک نەبوونی ڕوویا و فەلسەفەیەکی ڕوونی حکومڕانی لەلایەن هەردوو هێزی دەسەڵاتدارەوە، هەروەها نەبوونی پلانێکی استراتیجی بۆ چەسپاندنی عەدالەت و مافی هاوڵاتیان وایان کردووە کە شەرعەتی شۆڕژگێڕیان کردوتە بنەما بۆ مانەوەی خۆیان و بە هەمان نەفەسی شاخ ملمانە سیاسی حزباتی خۆیان درێژە پێداوە لەسەر حسابی ئەوەی کە دام دەستگاکانی تر ناپود بکرێن لاواز بکرێن بۆ ئەوەی کە درێژە ببوونی خۆیان بدەن. پارتی و یەکێتی هەردەم ململانەکانیان بە زەبری هێز یەکلا کردوتەوە. لە خولی یەکەمی پەرلەمان لە ساڵی 1992 بەدەست پێکردنی شەڕی ناوخۆ پەرلەمانیان پەک خست. لە ناوەڕاستی خولی چوارەمیش لە ساڵی 2015 بە زەبری هێز ڕێگری لەسەر وچ پەرلەمان کرا. ئێستاش لە دوای 6 مانگ لە هەڵبژاردننی خولی شەشەم بە زۆرینەیەکی مزەیەف پارتی و یەکێتی پەرلەمانیان پەک خستووە و ڕێگەی پێنادەن کۆبێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.